دانیشتوانی قەرەبوو لە هەولێر گرفتی بێ ئاوی و کەم ئاویان هەیە داوا دەکەن لایەنی پەیوەنددار بەدەم داواکاریەکانیانەوە بێت بە تایبەت لە دابینکردنی ئاوی خواردنەوە بۆیان. ئەو قەرەبووە ئەوە 15 سارە من هاتیمە ئێرە یەک ساری ئاوی باز بوو ئەوی دی ئەو مشکلەی هەر هەبووە. لا دوای چەندین جار داواکاری و ناڕەزایەتی لەم گەڕەکە بیرێکی ئاو لێدرا بەڵام وەک دانیشتوانەکەی دەڵێن کاری پێ ناکرێتن و بەجێ هێڵدراوە. وڵای داواکاریمان ئێستا بیریان لۆری داینە بیرەکە بەس ئێستان بۆڕیا ڕەفت نەکردیان هاوین ئەوە دادێ ینی بێ ئاویگە لە ناخۆشە ئەو دوولای بکە ئەو ئەوەمان لۆ ڕەبکەنەوە لەگەل شەبەکەی و ئەوجە نازانین ئیفراشکایگە چایکەنەوە ئەو بەخۆیان دەزان. گەڕەکی قەرەبوو لە شاری هەولێر دەکەوێتە ڕۆژهەڵاتی ئەو شارە و دانیشتوانەکەی هەژار و کەم دەرامەتن وە خۆیان ئاماژەی بۆ دەکەن لە هەر چوار وەرزی ساڵ دەبێت ئاو بەتان کار بکڕن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.